لەگەڵ ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنامە ئێمە کاری هاوبەشمان هەبوو دەستمان پێ کردووە واتە بە کاراکردنی ئەم ڕێکەوتنامەیە کراوە ئێمە لە ڕێگای زانکۆ سنتەری خزمەتی کۆمەلگا چەندین کاری هاوبەشمان کردووە لەگەڵ دەستگای مرۆیی مام بە سەبەتەی خواردن و بە هاوکاری گەیاندن بە ئەو خەڵکانی کە پێویستیان بۆ هاوکارانەیە هەروەها ئێمە کاری هاوبەشمان کردووە لە توێژینەوەی زانستی با بڵین پشتیوانی زانکۆمان کراوە لەو کارەیە و کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان هەیە لە بواری تەندروستی لەگەڵ دەستگای مرۆیی مام کە لە مانگی نوێیان لە ئەم ساڵە ئەنجامەدرێت لە بواری تەندروستی و لە بواری پزیشکی و لە بواری نەخۆشی کۆڤید 19 من کۆمەڵێک کار و چالاکی تر هەیە لە پلانی ئەم ڕێکەوتنامەیە کە کاری هاوبەشە کاری زانستیە کاری ئەکادمیە کاری خێرخوازیە کاری کۆمەلگاییە کارێکە کە ڕۆڵی زانکۆ زیاترەکان ناو کۆمەلگایە و ئێمە بڕوامان بەوە هەیە کە زانکۆ ئەبێ بەشێ بێ لە کۆمەلگاکەی و بێ بەشێ بێ لە پێداویستی کۆمەلگاکەی لە ڕێگای ئەم ڕێکخراوانەوە ئێمە زیاتر دەتوانین بچینەوە کۆمەلگاکەمانەوە و ئەتوانین زیاتر ڕۆڵمان هەبێ لە زانکۆی پۆلیتەکنیک ئەم MOU واتە مزەکەرەی تەفاهومە کە ئیمزا کراوە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی زانکۆ بە خۆشحاڵیەوە هەنگاوی یەکەمی بابەتی گەشەپێدانە کە دەستگای مرۆیی مام لە بنەڕەتدا کاری ئەوەیە بتوانێت کار لە بابەتی گەشەپێدان بکە. بابەتی گەشەپێدان ئێمە لە قۆناغی کۆڤیدین یعنی بە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە بابەتی ئەکادمی بە بابەتکردنی پێشخستنی کۆمەلگا چ لە ئاستی هەرێمی کوردستان چ لە بەشەکانی تری کوردستان و هەروەها لە عێراق و ناوچەکە لەبەرەوەی ئێمە هەڵگری ناوێکشین کە ناوی جەنابی مام جەلالە دیدی توێڕوانین و ئایدیای ئەم ڕێکخراوە ئینتەرنەشناڵە بۆیە دڵنیام بە هەماهەنگی لەگەڵ ناوەندە ئەکادمیەکان بە تایبەتی شوێنێکی وەکو زانکۆی پۆلیتەکنیک چ ئێمە بتوانین خزمەتێ بگەینین ئەوەندە ئەتوانن خزمەت بە دەستگای مرۆیی مام بگەینن.